سپاس بۆ ئامادەبوونت. کۆرۆنا دیارە هەموو شتێکی پەخستووە، هەموو شتێکی شەل کردووە. تۆ دۆخت لەگەڵ کۆرۆنایە چۆن نەخوات؟ سەرەتا سپاس بۆ خوا، سپاس بۆ ئەم دەرفەتە کاگۆران. دۆخی من زۆر باشە تا ئێستا، سپاس بۆ خوا. و کۆرۆنا کارێکی کردووە بەڕاستی هەموو شتێکی پەخستووە، بەڵام لەگەڵەوەشدا ئێمە دوعاکەین کە کۆی مرۆڤایەتی لەم پەتایە لەم ڤایرۆسە بە دوور بێت و ژیان بگەڕێتەوە سەر ڕێڕەوی پێشووتری خۆی و هەموو شتەکان خۆی لێ بێتەوە ئینشەڵڵا. زۆر باشە. ئەبێ بە کۆی گشتی دوای دێمەسە وردەکارەکەی بە کۆی گشتی باسی ئەو کاریگەریانە بەوکەی کە کۆرۆنا لەسەر تۆپێ بەجێی هێشتووە، بە گشتی لەسەر یاریزانان. ئەو کاریگەریانە چین کە کۆرۆنا کردوێتە سەر تەواو یاریزانی ئەوروپا و خولە گەورەکان و ڕاوەستانی چامپیۆنز لیگ و ئەمە کاریگەری لەسەر دوای سەردەمی ڤایرۆسی کۆرۆناش ئەبێ، ینی دوای سەردەمەکە دوای ڤایرۆسەکەش ئەبێ بۆ یاریزان و بۆ ڕاهێنەران و بۆ ستاردبوونەوەی تیپەکان لە پاڵاوانتەکان. بە دڵنیایەوانە دروستبوونی ئەم ڤایرۆسە و بڵاوبوونەی بە جیهانە و کاریگەریەکەی لەسەر تۆپی پێبەگشتی و تۆی پێ بەدایبەتی وەرزشەکان بەگشتی کاریگەری زۆریە بێ لەبەرەوەی ڕاوەستانێکی زۆر لە چالاکی وەرزشەکاندا ڕوئەدات و وەرزش پەیوەندی بە تاقەوە هەیە، پەیوەندی بە وزەوەیە، پەیوەندی بە لیاقەوە هەیە. ئەمە کاتێک یاریزانەکان دوورەکەونەوانێت لە ڕاهێنانەکان لە مەشقەکان کاریگەری دروست دەکات بۆ کاتێک کە ئەگەڕێنەوانێت بە دڵنیایە تۆ گە سەرنج بی کاتێک شووی هاوینە دروست دەبێت لە یانەکانە کە دەگەڕێنەوانێت بە چەند هەفتەیەک پێشەوە توانای جەستەی خۆیان گرنگی پێدەنەوانێت مەشقەکانیان چڕەکەن و تاوەی بەباشی بۆ وەرزینەوەی ئامادە بن. بۆیە گۆڕانکاریانی کە ڕوویەوە دابڕانی کتوپڕە واتە زۆر بە کتوپڕ یاریزانەکان ئەگەدارەکرێنەوانێت لە ئامادەی مەشقەکان دەم. یانیگە کوڕیامەدید لۆکایۆڤیچ دەڵێ من بەیانەکەیەتمەتە ڤالدیڤاس کە شوێنی مەشقەکانی یانەکەیە بۆی مەشقم، بەڵام کۆمەڵی کاربەندی لێ بۆ پێیانوتم ڕۆماڵە و ڕۆمەشق ناکرێت تا شتەکە زۆر کتوپڕ یاریزانەکە ئەگەداریوەنەوە کە مەشق ناکرێت. ئەمە بۆ کارەوەی کە یاریزانێکی باسکە یانەکەیان تووشیەم ڤایرۆسە بوو لە پێناوەوەی کە یاریزانەکانی دیکە سەلامەت بن مەشقەکان هەڵوەشاوەتەوە. بۆیە کتوپڕ بووە یانەکان ڕۆژانە 2 بۆ 3 جار مەشقیان کردو، بەیانیان مەشقانە بۆ نێڕوا مەشقانە بۆ ڕا مەشقانەوە، بەڵام هێستا سێرەکەی لە ماڵەوە دانیشتن دۆخەکە زۆر جیاوازە واتە ئەبێت کۆی گشتی مرۆڤەکان لە ئامادەییەکا بن واتە تێگەشتێکی زۆر باشیان بۆ ئەم دۆخە هەبێت ئەمجا دەتوانن لەگەڵ یان ڕابێن و بەسە ڤایرۆسەکە و دۆخەکەشا تێپەڕن. زۆر باشە. ینی هەر ئەم دۆخە قورسەژەوەی کردو کە چەندین یاریزان و ڕاهێنەر پەیامی ئەو بڵاوکەنەوە کە خەڵک لە ماڵەکانی خۆیان، بەڵام ینی لە ڕوویەکی تر ینی ئەگە بێمە سەر تایبەت بەیانی ڕیال مەدرید ئەم ڤایرۆسە ئەڵێن بۆیانی ڕیال مەدرید بۆتە خێر و بەرەکەت بەوەی کە بۆ نمونە یاری مانچستەر سیتی دو ئەخرێ کە ئەگەر لە وادەی خۆیان ئەنجام بدرا ئەم سێشەمەیە چەند یاریزانێکی سەرەکی ئەم تیپە بەشداریان ناکرد لەوانەتی بۆ کۆرتەوە و مارسیلۆ ئەمانە هەر بەڕاستیانی ڕیال مەدرید پێ دوایە ئەمە دۆخێکی باشە بۆ ئەو یانەیە کە بەشێکی زۆر لە یاریزانەکانی ئەگەر ینی یارەکە تەبعاً دوا خراوە ئەگەڕێنەوە بۆ یاریە. لە ڕاستیە کەس ئاوا بەم دۆخە ناخوازێت واتە ڕیال مەدرید پێوانی ئەمە بەختێکە ڕووی تێکردو بەختێکی باش بێت لەبەرەوەی پیان خۆشەوانەگە بە تیمی لاوانیشەوە بەشداریان کردیا بەڵام دۆخەکەوانە بواە لەم ژێر ترس و هەڕەشە و ڤایرۆسێکی بچووکە کەس نایبینێت و کەس نازانێت چۆن بڵاو بێتەوە کەس ئاگادار نییە لەوەی کە دەوروبەرەکەی توش بووە یان خۆی توش بووە کەس دەوروبەرەکەی توشەکات بۆیە ئەمەوای کردووە دۆخێکی عاتیفی دروست کردووە. ئێستا یاریزانەکان گەڕاونەتەوە بە نێو کەشوەوەی خانەوادەی خۆیان یاریزانێکی وەکو بالۆتێلی ئەڵێت ئێمە گرنگی بۆ نای یاریەکەن یان موچەوەرەگرنی یان شتێ لە بابەت ئێمە ئەوەی بەلامانەوە گرنگە نەبینین مناڵەکانمان نەبینین دایک و باوکمان توش ببن و لەسەر جێگا بن و هیچیشمان پێ نەکرێت لە کە دوجار ڕەنگە خوانەکە مەرگی لێ بکەوێتەوانێ. بۆیە ئەمە نە ڕیال مەدرید نە مانچستەر سیتی نە یوڤانتۆس نە لیۆن نەویانانەی دیکە هیچ یاوات بەم دۆخە ناخوازن. ئەگەر تەنها چەند خولەکی سێری یاری پاریس سان ژێرمان و دۆرتمۆند یان ئینتەر میلان و یوڤانتۆسمان کردبێت ئەزانین بەبێ بوونی هادەریش یاریەکان زۆر قورسە کە کۆنتی ئاماژەی بۆ کرد وەکو نمایشی شانۆگوایە کە هیچ ئامادەبوویەک نەبێت سەیری کە کەواتە بە بۆچوونی بەڕێزت کاک بڕیار یعنی ئەنجام نەدان یاری لە ئەنجامدان یاری بێهاندەر باشتر نییە یعنی تۆ لەکوێ کاک بڕیار بچێتە ناو یاریگا و 10,000 کەس چەپڵی بۆ لایاو لەکوێ کەس ئامادە یارەکان نەبێت کەواتە بەگشتی بڕیارەکانی یەشەی تۆپی ئەوروپا و فیفا و یوفا و خولی نابین هەمویان بە بڕیارێکی باش زانی وەستانی لەگەڵ ئەوەی کە بێهاندەر ئەنجام بدرێت وەستانەکە زۆر باشترە جگەلەوەی کە چێژی یاریەکان بەبێ هاندەر زۆر کەمە یان توانین بڵێ هەر نییە لە هەمان کاتیژار ڕێگریەکە لەوەی ڤایرۆسەکە لەمە زیاتر تەشەنە نەکات بۆ دوجار تەشەنەکردنی ڤایرۆسە
ڕحم بە کەس ناکە یعنی ئەمە یاریزانە ئەمە سیاسی ئەمە دەوڵەمەندە ئەمە هەژار ئەمە هەر شتێک بێت ئەمی ئەگرێتەوانەیە ئەمە ژوای کردووە کە هەموو جیهان بێتە سەرخەت هەموو سیاسەکان بێنە سەرخەت هەموو دەوڵەتەکان تەنانەت حکومەتانی کە ڕێژەی گەندەڵیان تیا زۆرە بۆ نوێمە بەردەوام لەوانە گلەیمە لە حکومەتی خۆمان هەبوو بێت بەڵام دواتر کەم ڤایرۆسەیەتە نێو حکومەتەکانوانە یان دێتە ناو وڵاتەکانوانە حکومەتەکانیش گرنگی پێێنە حکومەتەکانیش هەمیاوەکو یەگەنە سەرخەت چەندی سەرۆکۆزیرانی ئیتاڵیا داوای کرد سەرەتایەکسەر کە تاڵی خولەکان ڕابگیرێن واتە ئەمە ڕاگیرانەکەی بڕیارێکی دروستە بۆی کە ڕێگری ئەکا لە زیاتر بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ڤایرۆسەکە کارێکی زۆر باشەکە ئەو قسانەی کە بۆ نمونە ئەوترێ هەرچەند ئەمە ڕەنگە پەیوەست بە یاساکانی ئەو وڵاتەوە بەڵام خولەکانی وڵاتە بەڵام بس هەواڵێکمان خوێندەوە لەسەر ڕۆژنامەی مارکا بازم ڕیزبەندیاکە بەم شێوەیە بەشۆ نەبێتە پاڵەوان یعنی ئەمە یاخۆت بە بەلایەنێکی تر هەندێک ڕۆژنامەنووسمانەیە باز دەواکەن کە بۆ نمونە لەبەرم دۆخە حەقە خولی ئینگلیزی نەدرێ بەیانەی لیڤەرپوڵ یاخۆت بۆ نمونە خولەکە بەم ڕیزبەندیە سەن نەبێ چیت هەیە لەسەر ئەم بابەتە ینی پێ دوایە ینی لە ئێستا بێ پاڵەوان دیاری بکرێ ئەمە کەشێکە و هاتووە و کەس ئاگەی لەم کەشە نییە وە بۆ نمونە ڤایرۆسێکە ینی گوناح نییە ینی چۆکو لیڤەرپوڵ بکرێتە قوربانی ئەم کە کەس لە ئێستا 25 خاڵ لە پێش دووەمەوەیە بۆ نمونە ینی چۆکو پاریس سەن ژەرمەن کە بە جیاوازێکی زۆر ینی بۆ نمونە خولی ئیسپانیا شتێک لای نەبووەوە ئەمە چیەڵی لەسەر ئەمە ڕای گیرانی خولەکان چەندێک ئەخایان ئێمە زۆر گرنگە واتە زاڵوم بەسەرم ڤایرۆسە ئەگەر سەرنجبەی لە وڵاتی چین تا ڕادێکی زۆر باش بەسەر ئەم ڤایرۆسەیە زاڵ بوون توانیانە کۆنتڕۆڵیکەن و وردە و ژیان دەست پێکاتەوە لەوێ ئایا ئەوروپا توانێت ئەمە جێبەجێکاوەکێتە سەر سیستمی حکومڕانی و سیستمی تەندروستی و هوشیاری خەڵکەکانیش بۆ ڕوبەڕوونی ئەم ڤایرۆسە دوجار ئێمێنێتوانێت چارەنووسی خولەکان چیان لێ بەسەریەت دۆخەکە جیاوازە لە ئیسپانیا جیاوازەکە تەنها 2 خاڵە لەگە تەرا 25 خاڵە تەنها لەوانەیە بەنجامدانی یەک هەفتەی دیکە خولی نزیەک لای بێتەوە بێت و لیڤەرپوڵ یارەکە باتوانانی ماشتە 36 کەس بێت پاڵەوان بۆ لیڤەرپوڵێک لای بێتەوە بۆ ئەم دوو دۆخە جیاوازە تۆ ناتوانانی بڵێ با لیڤەرپوڵ نەبێتە پاڵەوان بەڵام بەشۆنە بێتە پاڵەوان یعنی تۆ مارکە هەواڵێک بڵاو بێت بەشۆنە بێتە پاڵەوان ئەگەر خولەکە بەسێکە 2 خاڵیش تەنها لە پێشە ئەمە لە کاتێک ئەمانە زانی دۆخی بەشۆنە زۆر باش نییە و دەستا و دەستکردنی پێشەنگی خولەکە لە هەفتەیەکە ڕۆئە ئەم هەفتەیە ڕیامەدید پێشەنگە هەفتەی داهاتوو بەشۆنە پێشەنگە بەڵام تۆ ببین لای تەرا لە پریمەر لیگ لیڤەرپوڵ لە سەرەتای وەرزەوە زەنگی پاڵاوبوونی لێداوە واتە ئەمە شتێکی زۆر نامەنتیقی ینی تۆ پێ دووا بێت نابێت بدرێت بە لیڤەرپوڵ لەبەری خولەکە هەڵەوەشێتوانێ و لیڤەرپوڵ تەنها یەک هەنگاوی ماوە بەڵام ببێتە پاڵاوان بەڵام دووەمی خولەکە 25 هەنگاوی ماوە وی بێتە پاڵەوان و ئەمە شتێکی نامەنتیقی ئەگەر قەرار بە خولێک هەڵبۆشێتوانێ و پاڵەوان دیاری بکرێت ئەو بێتەنها پریمەر لیگ بێت ڕاستەخۆ پاڵەوان دیاری بکرێت و ناسناکە پێ بدرێت ئەوە خولەکانی دیکە ئاسایی ئەتوانرێت لەگەڵ وەرزی داهاتووە تێکەڵ بکرێت و بە جۆرە خاڵەکان دابش بکرێت کە هەژمار بکرێت بە وەرزی داهاتوو و وەرزی داهاتوو ئەگەر پشتیوان بەخوا توانرێت ڤایرۆسە لە کۆی جیهان تێپەڕێنرێت دوو نازناو بدرێت بە پاڵەوانەکە جیاتی نازناوێت دوو نازناوی پێ بدرێت بەڵام لەم حاڵەتیان پێم وابێت تا ئێستا لیڤەرپوڵ پاڵەوانی پریمەر لیگە و هەشت کەسێکیش پێی وابێت کە لیڤەرپوڵ شایستە نییەوە لە بڕیارێکی هەڵەیە یان لەوانەیە عاتیفەی بۆیانەیەکی دیکە هەبێت و ئێمەش کاریگەری کردوتە سەر کاری پیشەی ڕۆژنامەگەری کە دەبێت بە شێوەیەکی عاتیفە بڕیار نەیە لەسەر حاڵەتەکان بگەڕێتەوە بۆ مەنتیق بگەڕێتەوانی بۆ یاساکان ئەمجا بڕیاری لەسەر بدرێت بڕیار داشتەوە بەکاری تایبەتی وەرشی کەناڵی پێیان خۆشحاڵم ئەم دەرفەتەکە لەگەڵ تام